رزدار سهيل القنطار اندازيارو چالاکوانا سیاسی یا دورزیان کو لستودیه بسپاسی ودید گل مدا بیتن برس القنطار تو بخیراتی گل لکی سپاس خوشحال بم کو جناب هول ویره درباره چارنویسا دورزیان لسوریه نها دورزی داخازا سرخوبونه دیکن ده بجن ام به هیچ آوایی که قبول ناکن کو احمد الشرع حکومتان و سوریه سرپرشیام دیکتن هن بو چی داخازا سرخوبونه دیکتن هوکار چیه؟ سدم چنه؟ مساء الخير. إيوارتان باش. أهلا فيكم. زور سباس. أنا بمنتصف تموز لا نوراستي مانجي تموز لا سيزدتا بيستي تموز يمصال بلدي السويداء إلى إبادة ولاتكم اجتماعكم السويداء توشي باكتاو كردن هاد لنان حكومتك أحمد شرع داقير كرا أحمد شرع حكومة تيرورستيكي بارزگاكي مني داقير كرد جينوسايدي أنزام دا خلقي منو كسو كاري من رولكاني دروزي باكتاو كرد بوتي أما رويدا أحمد شرع بريكوتنيكي نيو دولتي هاتا سر حكم لسوريا بودا باشكرني ناوتشكا استراتيجيتكشي أو أبو ديمقراطيات لنيو بباد أويش للريقي حكم رانيكي استمكار وأمحم جور حكم رانيا استمكارانا بو زياتر با ويني سنو بيت ونشام بدات بجهان نشام دكا سنة كان استم ليكراون ودا صلاة بقرنا بر بويا شاركي من سويدا كشام بشاني شورش بو ماوي 14 سال شام بشاني شورش بو خلقي باراس لهموش شاركان الريقري لبياوان كرد برونا سباي باشا سؤال سوري 50,000 كاس باشا یک دقیقه نهاد درزیان برای خدای اسرائیل و پشتا خوب اسرائیل قایم دکن و دخوازا مافی خوش اسرائیل دکن و ج اسرائیل را دبیجن وره مبکه نافچه کا سر بخو حریم کا سر بخو چوزانم دولت کا سر بخو هندوی باوری دانه کو اسرائیل افشیانه هبن اف قدرت هبیتن کو بشن درزیان سرخوبو بکن یان استقلالیتی جبو سر دورزیان دروز بکن دناوا سوریه دا خو سوریا نها دناوا معادله کان اف دولتی دایا تمام راستا باش عند الإبادة كاتك إما باكتا أوكراين دزقل إسرائيل كزيمينا باراست بعد دواي 3 أيام سيروش لا هاتني هي زكاني أحمد شرع سباو أمني قشتي بهم سكيكي قرصوا يك عرب نهاد لقل إيما بوستيتو أم باكتاو كرنس سركونا بكات برز ما قرتو دايكت بكجري كرت لبرت ساود بكجري ودستريجي بكريت السر كسكارت كس العرب بيق وشش سركونا نكاد أم كومل كجري سركونا نكاد وسوريا كانش كيما 14 سال شان بشانيا وستاين أم كومل كجري سركونا نكاد داولا كيف كين يارمتي مام داد زقل إسرائيل كز دزورداني نكرتا كوتاي كومل كجري بهنت چونك اگر دستوردانی نکرد با همون دروزکان لنیو دلسون اگر اسرائیل دستوردانی نکرد با همون دروزکان لنیو دلسون هوايا ان داخازه هر تشتكي بكن و بيواندي بهنگو ويا وكدورزيام ليس حقيقه تجيبش متى احمد شرع دجي سرخوبونا دورزيانه دجي دابش كنا اخا سوريا تركيا بهمان اوي دجي دابش كنا امريكا دجي دابش كنا فرنسا دجي دابش كنا يكتيا أوروبا دجي دابش كرنيا العربية الإسلامية دجي دابش كرنيا يعني الدنيا هميد قال بيكي كنا بسوريا بيت دابش كرن همين هذا قال أحمد شرعي موافقا لسر بيكي كو سوريا كموحد بيتن هندوي باورية دانا كو إسرائيل بيشتن يعني برانبر وان همو ولات الدنيا راب واستيتنو وسر خبوب كان بوچی برانبر کون برای خودن اسرائیل برای خونادن ترکیه یعنی برای خونادن امریکا نحن نتجه إلى إما
بەرەو ڕووی ئەمریکا دەڕۆین کە مسۆگەری سەر بەخۆی ئێمە بکات ئیسرائیل بمان پارێزێ ئەگەر هەموو جیهان دژی ڕاستی بوەستێتەوە من دژی هەموو جیهان دەوەست گەلی منیش دژی هەموو جیهان دەوەستێتەوە کە دەسەڵات و شەرعیەتی بە ئەحمەد شەرعدا دروزەکان کۆمەڵکوژ بکات ئێمەش سربەخۆیمان ویستووە و لەگەڵ ئەم حکوومەتە هاریکار نابین و کاری لەگەڵ ناکەین ئەگەر ئەم حکوومەتە لە دەسەڵات بچێتە دەرەوە لەگەڵ حکوومەتێکی دیموکراسی کار دەکەین ئەگەر ڕاگواستنێکی سیاسی بکرێت لە حکوومەتدا ئێمە لێیان خۆش نابین لەگەڵ ئەو کەسانەش سڵح ناکەین کە کەسی ئێمەیان کوشت دەست درێژیان کردە سەر ئافرەتی ئێمە دەست بۆ حکوومەتە درێژ ناکەین کە دەست درێژ کردە سەر ئافرەتی ئێمە سوکایەتی بە پیاوە ئاینیەکانی ئێمە کرد منداڵەکانی ئێمە ڕفان ئایا حکوومەت هەیە لە جیهان خەڵکی خۆی بڕفێنێت حکوومەت هەیە لە جیهان 36 گوند بسووتێنێت و تەرمەکان لەسەر شەقام بکەون هیچ حکوومەتەکەی ئەمە بکات 36 گوند سوێنراوە تەمەنیان سەدان ساڵ بووە باپیر دوای باوک دوای باوک ئەم گوندانەیان بنیاتناوە هەموو شتێکیان سوستان تا ئێستاش ئەو گوندانە ئەو دەوڵەتەی چاکسازی دەکات سڵح دەکات خۆی ئێستا هاتووە باشەوە چێتە خەڵکی کوشتووە گوندی سوستان چ بەڵگەنە بەردەستێتەدا من بابەتەکانی خۆمیناوە سەرەتا ئێمە داوامان نەکردووە سووریا دابەش بکرێت ئەوەی سووریا یەک خستەوە سوڵتان پاشا ئەترەش بوو فەڕەنسا دەوڵەتێکی بە دروزەکاندا ئێمە لە ساڵی 1929 ڕەتمان کردەوە و بە سەرکردایەتی مجاهد سەرکردە سوڵتان باشا ئەترەش دژیان وەستاینەوە هەموو هێزەکانی سووریاش لەژێر سەرکردایەتی سوڵتان بوون و سووریامان یەک خستەوە و کاریشمان بۆ دابشکردنی سووریان نەکردو ئەوەی سووریای دابش کردووە دەیەوێت سووریا دابشکات ئەو ئەحمەد شەرعی کە ئێستا خۆی دەسەڵاتدارە لە سووریا ئەو ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل و ئەمریکی دەکات بۆ ئەوەی سەربازان بێنە پێش لە باشوور تورکیاش بێتە پێش لە باکوور لەگەڵ رووسیاش ڕێکەوتووە لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا ڕێکەوتووە بۆی ناوچەکانی کەنارا و کۆنتڕۆڵ کاری نیشانمە بدەیت تمام أي تمام هذه الوثائق التي بەڵگە نامانەیە کە ئێستا لە بەردەستمدایە ئەحمەد شەرع استراتیژیەتی ئەحمەد شەرع هات بۆ تەوکردنی هێزی و دەسەڵاتی خۆی بە قۆڕەخکردنی دەسەڵاتەکەی بێەوەی ڕاگواستنێکی دیموکراسی هەبێت ئێمەش خەڵکی سوەیدا داوای ڕاگواستنی دیموکراسیمان کرد دەستورێکیش بنووسرێت مافی هەموو سووریەکان بپارێزێت ئەمەش هۆکاری داگیرکردنی ئێمە باشە کەنارایش بە هەماشێوە خاڵی دووەم سەرەتا استراتیژیەتەکەی ئەحمەد شەرع بنیاتنان بوو لەسەر داپێدانانی نێودەوڵەتی بەڵام دواتر داپێدانەکە کاڵەوە بەهۆی ئەو کۆمەڵکوژیانی کە ئەنجامیدا تو بوی شێوەیە ئێرشی سەر ئەحمەد شەرعی دیکەی ژێرا دەبێژی تیرۆریستە کابراایەکی مرۆڤ کوژە کابراایەکی بڤی ئاواییە تو ناترسی ڤەگەڕێف سووریایە باشە من گوندەکەم ناوی دامەیە باپیرم ماڵەکەی منی بنیاتناوە و باوکیشم ماڵەکەی منی بنیاتناوە برایەکەشم خۆشم ئێمە ماڵی خۆمان بنیاتناوە دوایەوەی کە هاتن سەرەتا کە هاتن خەڵکی ئێمەیان ئاوارە کرد 20 کەسیان کوشت هەموو گوندەکەشیان سوتاند ئامۆزام کوڕی پورم هەموو کەسراون تۆ سەردەما ئەحمەد شەرعی بووە سەریوات بەڵێ ئەمنی گشتی لە چواردەی مانگ هات و لەگەڵ وەزارەتی بەرگری لە چواردەی تەمموز نەک هێزە عشایرەکان و دەستهۆزەکان بەڵکو هێزە ئەمنیەکان سپاس بینەوە دیگەل کوردان چاوایە کورژی داخەزە لە مرکزیەتێ دیکەن و پەیوەندی دیگەل کوردان هەنە هەماهەنگن هەفکارن دیگەل یەک ئەگەر کورتی ها بەس کورتی سوێلەخان طبعا من حق
نیاییەوە پێکاتەی کورد مافی خۆیەتی بە هەمان شێوە پێکاتەیە لە سەردەمی جەبهەت النەسرە ئەحمەد شەرع ئەو کاتە سەرکردەی جەبهەت النەسرە بوو لە شاری عەفرین دووچاری ئەمە بوونەوە دووچاری گەورەترین کۆمەڵکوژی بوونەوە ئەمە دەبینین و خەڵک ئاوارە کران لەوێ و لە بری ئەوان بەدەویەکان لەوێ جێنشین کران کە ئەوان ئێستا لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوتنیانەیە ئەحمەد شەرع لە بری ئەوەی خۆی بێلایەن بێت لەم ناکۆکیە باسی ناکۆکی دەکەم دەبێ بچێت کۆتایی بەشەر بهێنێت سوپاسی هۆزەکانی کرد لە گوتارەکەی کە هێرشیان کردوتە سەر سوێدا خەڵکی سوێدایان کوشتووە گەلێکی سوپاس و منیش لێی ناترسم لە ئەحمەد شەرع ناترسم ئەوەی منی ماندوو کردو نیگەرانم دەکات دڵگرانم دەکات لە 30 ئەیلول ئیسرائیل ئاڵای لە پارێزگای قنەیتەڕە بەرز کردەوە لە گۆڕەپانی تەحریر کە ئێمە خۆمان لە 1970 سایل لە خان دەستێت تا خۆش ئازادمان. پڕی دەگەلێکا vê hey قدر و زڵمەکە زۆریال تا هاتیەکردن ئایلات هاتیەکردن ئیتر کومەلگاوای هاتیەکردن سەرکەفتی میشەڵە دەرفەتێن داهاتیدا گوت و بێژن زیاتر و باشتر و بەرفرەتر دیکەین بەڕێ سوهەیلە ئەلقەنتار ئەندازیار و چالاکوانە سیاسی دورزیان لە استودێت گەلمە بوو گەلێکی سوپاس سەرکەفتی بن تمام نص دقيقة نيف دقيقة يا بلادنا يا هوى الجنة أي ولاتك إيما شارەکانمان ئێمە هەرگیز دەسوەردار نابین ئێمە خۆمان تەمەنمان کورد دەستنیشان کراوە لە شارەکەی مححمود درێژ دەروێش هاتووە ئێمە خاکی خۆمانە دەست خۆش سوای دەخوان هەر بژیت سەرکەفتی بی سپاس بۆ ئامادەبوونەتە